جوڵانەوەی نەوەی نوێ بە سەرۆکایەتی شاسوار عەبدولواحید کە بە 5 کاندید بەشداری هەڵبژاردنەکانی کەرکووکی کرد، کورسی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی بەدەست نەهێنا و نەیتوانی بچێتە ناو هاوکێشەی حکوومەتی خۆجێیی کەرکووکەوە. نەهێنانی کورسی لەلایەن نەوەی نوێەوە کە سەقفی بانگەشەی بەرز کردبووەوە بۆ بەدەستهێنانی پارێزگاری کەرکووک بۆ زۆر کەس پرسیارە. لەم راپۆرتە کورتەدا هۆکاری شکستی نەوەی نوێ لە هەڵبژاردنی کەرکووکدا ڕوون دەکەینەوە. تایبەتمەندی دۆخی کەرکووک. کەرکووک واقعێکی جیاوازی خۆی هەیە. شەقامی کوردی لە کەرکووک لە ململانەی شوناسی نەتەوەیدایە لەگەڵ پێگاتەی عەرەب و تورکمان، شەڕی مانەوە و پاراستنی پێگە دەکات بە پێچەوانی دۆخی هەرێمی کوردستانەوە کە گوتاری نەتەوەیی تیانیە و ململانەی چاکسازی تایە. دۆخی ململانەی لە کەرکووک پێویستی بە هێزگەلێک هەیە کە لەسەر ئەرزی واقعی شارەکە بوونی هەبێت، هێز و تفاقی ئەوەی هەبێت کە بتوانێت دوانی شاندات داکۆچی لە شارەکە دەکات. ئەم خەسڵەتەش لە جوڵانەوەی نەوەی نوێدا نییە. یادەوەری یەکێک لەو فاکتەرانی کاریگەری لەسەر سایکۆلۆژیای دەنگدەر هەیە هەبوونی بیرەوەری و یادگاریە لەگەڵ لیست و کاندیدەکاندا. جوڵانەوەکە نوێیە و تەمەنی تەنها 5 ساڵێکە. خاوەنی یادگاری و بیرەوەری نییە لە شارەکەدا و قوڵاییەکی مێژووییشی نییە. سەرۆک لیست. سەرۆکی لیست لە هەموو هەڵبژاردنێکدا ڕەمزیەتی خۆی هەیە، بەڵام کاندیدەکەی نەوەی نوێ جگەلەوەی کەسێکی ناسراو نەبووە وەلانی کەم وەک پەرلەمانتارەکەی نەوەی نوێ ئومێد محەممەد لە شارەکەدا هەڵسوڕاو نەبوو، لە هەمان کاتدا دەرکەوت لە ڕۆژگاری دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2010دا بە وەلانانی لایەنە کوردەکان خۆشحاڵ بووە و چەندین لێدوانی هەبووە لەسەر باشی ئیدارەی لایەنی عەرەبی لە شارەکەدا. لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنیشدا دیار بوو لایەنە ڕکابەرەکانی نەوەی نوێ لێدوانە کۆنەکانی هیمدادشاینیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شێر کردەوە کە ئەستایشی قۆناغی ڕاکانجبووری دوای 16 ئۆکتۆبەر دەکات. یاسای ساندلیگۆ. هەرچەندە نەوەی نوێ نزیکەی 25,000 دەنگی هێنا کە دەبوو بکاتە نرخی کورسیەک، بەڵام یاسای هەموارکراوی ساندلیگۆ کە سیستمێکی ماتماتیکی دابەشکردنی دەنگە لە بەرژەوەندی نەوەی نوێ نەبوو. بەپێی یاسای ساندلیگۆ دەنگی هاتووی هەر لایەنێک دابەشی 1.7 دەکرێت و دواتر ژماری دەرەنجام بە زنجیرە دابەشی ژمارە تاکەکانی 3، 5، 7، 9، 11 و هەتا دوایی دەکرێت و بەراورد دەکرێت بە دەنگی لایەنەکانی تر. چکاندیدێک دەنگێکی زیاتر بوو دەیباتەوە. ئەم یاسایەش دەچێتە خزمەتی لایەنە بەهێزەکانەوە و لە بەرژەوەندی لایەنی لاواز نییە.